سڵاوتان لەبێ بەڕێزان، هەینیتان باش. پێتان دەگەینەوە لە ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری لە پرۆژەی پوختەکردنەوەی کتێبەکان. بۆ ئەم هەفتەیە کتێبی ژمارە 26مینتان بۆ پوخت دەکەینەوە. وەک لەسەر شاشەکە دیارە، کتێبی ئەو جارە ناونیشانەکەی بە زمانی ئینگلیزی بریتیە لە The Art of Influencing People، واتە هونەری کاریگەری دروستکردن یان کاریگەری بەجێهێشتن لەسەر خەڵکانی تر. ئەم کتێبە بەڕاستی وەکو ڕێبەرێکی گشتگیر وایە بۆ چۆنیەتی دروستکردنی کاریگەری بە شێوەیەکی بەرپرسانە و ئەخلاقیانە کە جەختیش لەوە دەکاتەوە سەرکردایەتی ڕاستەقینە لەوە دەست پێ دەکا کە تۆ چۆن ناسنامەی خۆت، چۆن متمانەی کەسانی تر و چۆن خزمەتی کەسانی تر بەدەستدێنی، نەک بە فێڵکردن. هەوڵ دەدەین لەم پوختەیەدا بە خێرایی تیشک بخەینە سەر ئەو بەشانەی کە لەو کتێبەدا خراونەتە ڕوو و بە گرنگ باسییان کراوە. بەشی یەکەمی کتێبەکە تەرخان کراوە بۆ کۆنتڕۆڵکردنی خود، واتە زاڵبوون بەسەر خودی خۆمان، سەلف ماستری. ئەگەر تۆ بتەوێ کاریگەری لەسەر کەسانی دەوروبەرت دروست بکەی، دەبێت سەرەتا زاڵبی بەسەر خودی خۆتدا. بۆ ئەوەی سەرکردایەتی کەسانی تر بە شێوەیەکی کاریگەر بکەی، دەبێ سەرەتا لە ناخی خۆتەوە دەست پێ بکەی، سەرکردایەتی خۆت و خودی خۆت و کۆنتڕۆڵ و جڵەوەکە لە دەستی خۆتدا بێ و هاوتەریبی بکەی لەگەڵ کەسایەتی خۆت. لە بەشی دووەم باس لە بنیادنانی متمانە دەکرێت. کاتێک باسی کاریگەری دەکەین، کاتێک باسی بەجێهێشتنی جێپەنجە و شوێن پەنجە و شوێن پێ دەکەین لە شوێنێکدا، ئێمە باس لە متمانە دەکەین. متمانەش چۆن بەدەستدێ؟ بەوەی کە تۆ هەمان ڕەفتار، هەمان گوتار، هەمان شتی خۆت بەجێگیری و بە بەردەوامی دەیکەی، هەروەها ڕازگۆ و دڵسۆزی لە کارەکەتدا، هەروەها ئەگەر شتێک پیشان بدەی کە تۆ گرنگی و بایەخ بە کەسێک دەدەی، ئەو بە شێوەیەکی ڕاستەقینە بێ، نەک ساختە و کاتی بێ، بە تایبەتی کاتێک دەزانی دەوروبەرەکە پێویستیان بە تۆیە. بەشی سێم بە گرنگی باس کراوە لە هونەری کاریگەری دروستکردن لەسەر کەسانی تر، ئەویش باس لە هونەری گوێگرتن دەکا. کەی کاریگەری ڕاستەقینە دەست پێ دەکا؟ ئەو کاتەی کە تۆ گوێ دەگری، نەک قسە دەکەی. گوێگرتنێکی قوڵ، گوێگرتنێکی پڕ بەواتای وشە وا دەکا خەڵک هەست بە بەها و شکۆی خۆیان بکەن. ئەمەش وا دەکا پەیوەندیەکە، میانەکە لە نێوان تۆ و کەسانی تر بچێتە ئاستێکی قوڵتری مرۆیی. بۆیە هونەری گوێگرتن بەشێکە لە هونەری دروستکردنی کاریگەری. لە بەشی دواتر باس لە قسەکردن دەکا. کاتێک کە قسە دەکەی، دەبێ بە مەبەست و بەهێزەوە دەربکەوی. کاتێک کە تۆ دەتەوێ پەیوەندیەکی کاریگەر لەگەڵ کەسانی دەوروبەر دروست بکەی، چی پێویستە؟ پێویستی بە ڕوونی، بە متمانە بەخۆبوون، هەروەها لە هەمان کاتیشدا بە سادەیی هەیە، دەبێت کەسەکان تێت بگەن. هەروەها زۆر جاریش گرنگە ئەو پەیامەی کە تۆ دەیگەێنی، ئەو هێز و ورەیەی کە لە ناو پەیامەکەتدا شاردراوەتەوە، هەروەها زۆر جاریش ئەو بێدەنجیەی کە بە شێوەیەکی استراتیژی و مەبەست لە ناو قسەکردن و لە کاتی گوێگرتنیشدا بەکاریدێنی، ئەوانە هەمووی دەبنا هۆی دروستکردنی پەیوەندیەکی کاریگەر کە لە کۆتاییشدا دەبێتە دروستکردنی کاریگەری و بەجێهێشتنی شوێن پەنجە و شوێن پێ لەگەڵ ئەو کەسانەی کە سەروکارت لەگەڵیانەیە یان لەگەڵیان کار دەکەی. لە بەشی پێنجەمی کتێبەکەدا باس لە هێزی زمانی جەستە کراوە.
کاتێک کە دەڵێن کاریگەری مەبەستمان نییە بڵێین تەنها بە قسە دەتوانین کاریگەری دروستکەین. هەندێک جار ئەو ئاماژە ناجەستەییانە نازارەچیانە ببوورە ئەو ئاماژە جەستەییانە یان ئەو ئاماژە نازارەچیانە کە وەکو شێوازی چاوتێبڕین، شێوازی وەستان، هەروەها شێوازی بەکارهێنانی ئەندامانی تری جەستە زۆر جار ئەوانە لە وشەکان زیاتر پەیوەندی دروست دەکەن، لە وشەکان زیاتر و کاریگەرتر پەیامەکان دەنێرن. بۆیە کەسێک کە دەیەوێ فێری هونەری دروستکردنی کاریگەری بێ لەسەر کەسانی دەوروبەر دەبێ بزانێ زمانی جەستە و قسەکانی هاوتەریب بن، لەگەڵ یەکتر بن و ڕاستەقینەش بن. چونکە تۆ ئەگەر شتێک بڵێی بە زار مانایەک بێ بە زمانی جەستە مانای پێچەوانەکە بێ، پێت وایە کەسی وەرگر کەسی بەرامبەر کامەیان زیاتر پەسەند دەکا بە دڵنیاییەوە زمانی جەستەکە، چونکە ئەو نائاگایانە لەگەڵتدایە، بەڵام قسەکانت هەندێک جار ڕەنگە بە شێوەیەکی وا بەکاربێنی بۆ فریودان. بۆیە گرنگە زمانی جەستەت لەگەڵ زمانی قسەت هاوکوف و هاوتەریب بن. بەشی شەشەم لە گرنگی کتێبەکە ئەوەیە کە تۆ ئەگەر دەتەوێ کاریگەری دروست بکەی، ئەگەر دەتەوێ شوێن پێ و شوێن پەنجە بەجێبهێڵی لەسەر کەسانی دەوروبەر و لەسەر ژینگەی دەوروبەر، سەرەتا دەبێ دڵی ئەو کەسانە بەدەستبێنی پێشی مێشکیان. زۆر جار بە شێوەی لۆژیکی ئێمە دەزانین بڕیارەکان بدەین، بڕیارەکان دەدەین لەسەر ئەوە ساسە، بەڵام دەبێ بزانین کە بڕیارەکانیشمان زادەی هەست و سۆزەکانمانن، ئەوان لە پشتی ئەو بڕیارانەوەن. بۆیە کاتێک کە باسی کەسانی کاریگەر دەکەین دەبێ دڵی ئەو کەسانە بەدەست بهێنین لە ڕێگای پیشاندانی هاوسۆزی لەگەڵیان، لە ڕێگای هەندێک جار سەربردە و بەسەرهاتی کەسی باز بکەی لەگەڵیان پێش ئەوەی ئەتۆ ئەو ئارگومنت و مشتومڕ و ئەو بیر و بۆچونەی خۆت بخێڕ و کە دەتەوێت ئەو پەسەندی بکە. بۆیە بەدەستهێنانی دڵەکان پێش بەدەستهێنانی بیر و مێشکەکان دێت لە هونەری دروستکردنی کاریگەریدا. بەشێکی تری کتێبەکە تەرخان کراوە بۆ دروستکردنی بەها سەنگ بۆ کەسەکان، بۆ شتەکان، بۆ بیرۆکەکان. کاتێک ئێمە باس لە کاریگەری دەکەین نابێ ئێمە کاریگەری وەکو کاریگەری بفرۆشینەوە بە بەرامبەر، بەڵکو وەکو خزمەتگوزاریەک، وەکو خزمەتێک. ئەگەر ئەتۆ بەردەوام سەنگ و بەهات بۆ کەسانی بەرامبەر دروست کرد، ئەوە بە دڵنیاییەوە متمانە و میانەیەک دروست دەبێ کە ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی کاریگەریەکی درێژخایەن، کاریگەری لە درێژخایەندا. بۆیە هەوڵ بدە بەها و شکۆ و سەنگ بۆ کەسی بەرامبەر دروست بکەی کاتێک کە دەتەوێ کاریگەری بەجێبهێڵی. هەروەها لە بەشێکی تری کتێبەکەدا زۆر جار باسی ململانەی کراوە، کاتێک کە دوو کەس بۆچوونێکی جیاوازیان هەیە بیانەوێ نایانەوێ دەکەونە ئەو ململانەیە، بەڵامە تۆ لە جیاتی دروستکردنی ململانەیە و چێبڕچێ هەوڵ بدە پەیوەندی دروست بکە. دەزانین ململانەیە چێبڕچێ حتمیە، بەڵام دەکرێت بە شێوەیەکی دانایانە مامەڵەی لەگەڵ بکرێ و بگۆڕدرێ بۆ دەرفەت تاکو ئەو پەیوەندیە قوڵتر بێتەوە لە نێوانتان، تاکو ئەو پەیوەندیە ببێتە هۆی ئاماژەیەک کە ئێوە هەردووکتان دەتوانن پشت بە یەکتر ببەستن، ئەو کاتە دروستکردنی کاریگەری و بەجێهێشتنی شوێن پەنجە و شوێن پێ زۆر ئاسانتر دەبێت. لە لایەکی تری کتێبەکە باس لە سەرکردایەتی کراوە. سەرکردەی ڕاستەقینە
یان سەرکردایەتی ڕاستەقینە پەیوەستە بە کاریگەری، چەند کاریگەریت هەیە، نەک ئەو دەسەڵاتەی کە بە شێوەیەکی فەرمی لەلاتە، کەواتە پەیوەندی بە ناونیشانی تۆ بە پلە و پایە و پێگەن نییە. هەر کاتێک کە تۆ دەستت کرد بە خزمەتکردنی کەسانی تر، تۆ دەبیت بە سەرکردە، دەستی یارمەتیت درێژ کرد، تۆ دەبیت بە کەسێکی کاریگەر. بۆیە گرنگ نییە تۆ لە چ پێگەیەکی، گرنگ نییە تۆ چ پلەیەکی زانستی، پلەیەکی کۆمەڵایەتی پێگە و پایە و دەسەڵاتێکت هەبێ بۆ ئەوەی کاریگەر بی. نەخێر، پێویستت بەوەیە تۆ خزمەت پێشکەش بکەیت. خزمەتەکە دەکرێت بە وشە بێ، بە زار بێ، بە هاوسۆزی بێ، بە دەستی هاوکاری بێ، بە هەر شێوەیە کە لە تواناتدایە. بۆیە سەرکردایەتی پەیوەندی بە ناونیشان و بە پێگە و پلە و پایە نییە. لە بەشێکی تری کتێبەکەدا باس لە لایەنی سایکۆلۆژی قەناعەت پێکردن دێ. کاتێک کە تۆ لە دەرونی مرۆڤەکان تێدەگەی، کاتێک کە تۆ دەزانی ناسنامەی کەسەکان بخوێنیەوە و بزانی پێگەیان لەکوێدایە، ئەوە دەتوانی ئامانجەکانی خۆت لەگەڵ پێداویستیەکانی ئەوان یەک بخەی، هاوتەریب بکەی، بزانی ئەوان چیان دەوێت، تاکو و هەردووکتان بەیەکەوە بەرەو سەرکەوتن بڕۆن. واتە شێوازی بیرکردنەوەی براوە بوو هەردوو لە، نەک تۆ هەموو شتەکانی خۆت بەدەست بێنی بتەوێت لە ڕێگای کەسانی ترە و ئەویش هیچ بەدەست نێنی. بۆیە لە ڕووی دەرونیەوە دەروونزانی قەناعەت پێکردن زۆر گرنگە لە هونەری دروستکردنی کاریگەری. لەلایەکی تر بە گرنگیەوە باس لەوە کراوە کە کاریگەری دەکرێت لە ڕێگای بەسەرهات و چیرۆکەوە دروست بێت. زۆر جار کە تۆ دەتەوێت کاریگەری لەسەر کەسێک دروست بکەیت، دەتەوێت شوێن پێ لە شوێنێک بەجێبێڵی یان شوێن پەنجەت دیار بێ، بە دڵنیاییەوە بەرگریش هەیە، ڕێگریش هەیە، بەڵام ئەتۆ دەکرێت لە ڕێگای سەربوردە و بەسەرهات و چیرۆکەکانی خۆت ئەو بەرگریەی ئەوان، ئەو ڕێگریە لا ببەی یان نەرم بکەیتەوە، ئەویش لە ڕێگای دروستکردنی پەیوەندی لەگەڵ دڵ و دەرونی ئەوان، دڵ و دەرونی بەرامبەرەکە. هەر کاتێک کە تۆ چیرۆکێک، سەربوردەیەکی کەسی خۆت، خودی خۆت یان کەسێکی تر کە بەو هەمان بارودۆخدا تێپەڕیوە بە شێوەیەکی جوان دەجێڕیتەوە، جێڕەوەیەکی باشی، ئەوە وا دەکا بە شێوەیەکی بەرچاو لە زەهنی، لە زەینی ئەو کەسەی بەرامبەردا بمێنێتەوە. ئەمەش ڕەنگە ببێتە هۆی دروستکردنی گۆڕانکاری بە درێژخایەن ئەگەر ویستیشیان لەسەر نەبێ. بەڵام زۆر گرنگە تۆ لە ڕێگای چیرۆک و سەربوردە و بەسەرهاتەکانیشدا بتوانی ئەو کاریگەریە بەجێ بهێڵی لەسەر دڵ و دەرونی بەرامبەردا. بەرەوبەری کۆتایی کتێبەکە باز لە 3-4 خاڵی گرنگ دەکا کە یەکێک لەوانە دروستکردنی تۆڕێکی پەیوەندی کاریگەری هەمەلایەنە، کاریگەری دوولایەنەیە. کاتێک کە تۆ بەرەو سەرکەوتن هەنگاودەنەی لەبیرت بێ ئەوە کردوکۆشێکی بەتیمی پێویستە. کاتێک کە تۆ دەوروبەری خۆت کەسانی بورەبەرزن، کەسانی خاوەن کاریگەرین، ئەوە دەبێتە هۆی دروستکردنی میانەیەک و تۆڕێکی پەیوەندی کە ئێوە هەمووتان دەتوانن کاریگەریش لەسەر یەکتر بەجێبێڵن، شوێن پەنجە و شوێن پێش لەو شوێنەدا بەجێبێڵن. واتە وا تێنەگەی کە تۆ تەنها کەسی دەبێ کاریگەری دروست بکەی. نەخێر، تۆ تۆڕێکی پەیوەندی وا دروست بکە کە بتوانن کاریگەری دوولایەنە یان هەمەلایەنە لەگەڵ ئەو کەسانەی کار دەکەی دروست ببێ. ئەمە کاریگەری تۆش ئاسانتر دەکات. دروستکردنی کاریگەری لە ڕێگای شارەزابوون لە کەلتورە جیاوازەکان و لە کەسایەتی جیاوازەکانیش. نابێ پێت وابێ کە دروستکردنی کاریگەری لەسەر هەموو تاکەکان وەکو یەکە. ئەمە جلوبەرگێک نییە وەکو دەڵێن one size fit all، یەک قەبارە بێ و
بۆ هەموو حەجم و بۆ هەموو کەسێک ببێت. نەخێر، دەبێت شێوازی پەیوەندیکردنت بگونجێنی لەگەڵ ئەو کەسە، هەروەها بگونجێنی لەگەڵ ئەو بەستێن و لەگەڵ ئەو کللتوری کە تۆی تێیدا کاری دەکەی، بۆ ئەوەی زۆر گرنگە تۆ ڕوون بی لەوەی کە چیت دەوێت، هەروەها لە پەیوەندیەکەتدا مەبەستت چییە. چونکە بە شێوازێک قسەکردن لە کەسێک بۆ کەسێک دەگۆڕێ، شێوازی قەناعەت پێکردن لە کەسێک بۆ کەسێکیش دەگۆڕێتن. لە کۆتاییدا باس لە چۆنیەتی دروستکردنی کاریگەری لە سەردەمی دیجیتاڵیدا کراوە. لەم دنیای هاوچەرخ و ژیری دەستکرد و تەکنەلۆجیایەدا بوونی دیجیتاڵی تۆ هەندێک جار دەبێتە سومعە، دەبێتە پێگە، دەبێتە ناسنامەی تۆ. ڕەنگە ئاگاشت لێ نەبێ کەسانێک بن لە ژێر کاریگەری تۆدا بن تەنها لە ڕێگای ئەو بوونە دیجیتاڵیەی کە تۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، لە تۆڕە دیجیتاڵیەکان، لە دنیای دیجیتاڵی و لە فەزای دیجیتاڵیدا هەتە. بۆیە زۆر جار ئەگەر دەتەوێت کاریگەری دروست بێ، نابێت تەنها چاود لەوە بێ کاریگەری لە پەیوەندی ڕووپەڕوودا دروست بێ. زۆر جار کاریگەری لە ڕێگای ئۆنلاینەوە دروست دەبێ، ئەویش بە پاراستنی کواڵیتی ئەو ناوەڕۆکەی کە دروستی دەکەی، هەروەها بەمانەوە بە شێوەیەکی ڕاستەقینە لەسەر ئەو ئەرکەی کە دەتەوێت جێبەجێ بکەیت. هەروەها لە ئاخیر خاڵیشدا باس لەوە دەکا ئەگەر تۆ دەتەوێت کاریگەری دروست بکەی لەسەر دەوروبەر و کەسانی تر، بیر لەو میراتە بکەوە کە بەجێی دەهێڵی لەو شوێنەی کاری تێدا دەکەی لەگەڵ ئەوانەی کاری تێدا دەکەی. بۆیە پێوەری هەرە سەرەکی کاریگەری بریتیە لەو میراتەی تۆ لە پشتە خۆت بەجێی دێڵی، چ لە شوێنی کار بێ، چ لە دوای ئەو پەیوەندیە بێ. کاتێک کە تۆ وەبەرهێنان دەکەی لەگەڵ کەسانی تر، کاتێک کە تۆ بڕیار دەدەی بە شێوەیەکی دڵسۆزانە و شەفافانە و دەستپاکانە بژی، ئەوە تۆ وا دەکەی کاریگەریەکەت درێژەی هەبێ، بەردەوامی هەبێ، کە زۆر جار دەمێنێتەوە بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ، تەنانەت کاتێک کە تۆش لەو شوێنە نامێنی یان لەو تیمەدا نامێنی. ئەگەر بمانەوێ لە هونەری کاریگەریدا باڵەدەست بین، ئەوە نابێ بیر لە پێگە و دەسەڵات و کۆنترۆڵ بکەینەوە، بەڵکو دەبێ بە دانایی خۆمان هەوڵ بدەین خزمەت پێشکەش بکەین، هەوڵ بدەین ئیلهام بدەینە کەسانی دەوروبەرمان. ئەگەر ئەمە توانیمان کۆنترۆڵی خۆمان بکەین، خودی خۆمان سەرکردایەتی بکەین، ئەگەر توانیمان بە شێوەیەکی قوڵ هاوسۆزی لەگەڵ کەسانی دەوروبەر دەرببڕین، هەروەها ئەگەر توانیمان پەیوەندیەکانمان بە شێوەیەکی پڕ ئامانج ئاراستە بکەین، ئەوە دەتوانین خۆمان لە کەسێکی ئاسایی سادە بگۆڕین بۆ کەسێکی خاوەن کاریگەری درێژخایەن، خاوەن شوێن پێ و شوێن پەنجەی ئەرێنی لە ژیانی کەسانی تردا. کاریگەری ڕاستەقینە گەشتێکە بە درێژایی ژیان بەردەوامە، کە تۆ پێویستیت بەوەیە بەردەوام ڕازگۆبی لەگەڵ خۆت و دەوروبەرت، دەستپاک بی، هەروەها خزمەتگوزاربی بۆ ئەوانەی کە داوات لێ دەکەن یان ئەوانەی کارت لەگەڵ دەکەن، و بەردەوامیش سەنگ و شکۆ و بەهای بەرامبەرەکان بپارێزە، و کاریش لەسەر بنیاتنانی بیئێک بکەوە، ژینگەیەک بکەوە کە تۆ بتوانی هەموو ئەو ئەندامانی تیمێک کە لەگەڵت کار دەکەن براوە بن و کاریگەری لەسەر یەکتر دروست بکەن، نەک کاریگەریەکە تەنها یەک ئاراستە بێ. دووبارە زۆر سوپاس بۆ گوێگرتنتان لە مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری بەردەوام لەگەڵتانین. وەک دەزانن ئەو پرۆژەیە بەردەوامە، ئەم هەفتەی 26ەمین بوو، خوایار بێ بەردەوام دەبێن لە هەینیەکانی داهاتووش تا ورە و زەمابێ بەردەوام دەبین. ئێوەش ئەگەر سوودتان بینیوە لەو پوختانە، تکایە لەگەڵ هاوبەشە و هاوپیشە و قوتابی و خزم و کەس و ئازیزانت شێری بکە بە ئەوانیش سوودمەند بن. دوایی لینکی کتێبە تەواوەکەش
لە کۆمنتی ئەو یوتیوبە دادەنێین. زۆر سوپاس و هەینێکی شاد.